ویست ڕوو دەکەمە ئێوەی بەڕێز و ئەو کەسانەیشی کە دوایی گویان لە ئێمە دەبێت پێیان دەڵێن چەندێکتان تخوا ئەمڕۆ دوێنێ و پێرێ نوێژی بەیانیتان هەر نەکرد. ڕوو دەکەم ئەو کەسانەی کە نوێژی بەیانی ناکەن یاخود هەندێک لە نوێژەکانیان دەفەوتێنن یاخود هەر لە بن نایکەن. ئەی ئەو کەسەی کە نوێژ ناکەی، ئەی ئەو کەسی کە بەیانی خەوتوویتە گوێت لە دەنگی بانگە یا گوێ لە دەنگی جەرەسەکەی و هەڵناسیت. ئەی ئەو کەسەی کە نوێژت فەوتاندووە یا هەر نایکەی لە بن، ئامادەنیت گوێت لە بانگ دەردەبێ نوێژەکەت ئەنجام بدەیت. حەی عەلە سەڵات وەرە نوێژ کە نایکەی، حەی عەلە الفەلاح وەرە بۆ ڕزگار بوون، بۆ سەربەرزی، بۆ سەفرازی، بۆ بەختەوەری نایکەی. ئەو کاتێک کە تۆ غافڵ و بێ ئاگەی ئامادەنی نوێژ بۆ خوای گەورە بکەی، دڵنیابە لە هەمان کاتدا سەتەها و هەزارەها و ملیۆنەها و ملیارەها کەسێ لە ناو گۆڕەکەیدا هاوارێتی، هاوارەکە و دەگری دەڵێ خوایە گیان بمگەڕێنەوە بۆ ژیان. حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت. لكاتي سرمرقا ضل إخوائي بمقرين بو جيان بوي عبادتي خوابك نك بوي راو باربكم بوي نيوش بكم بوي عبادتي خوابكم لناو قور كده هاواركات استبا مليارها خلقيا هاوارتي لناو قور دا داواي قرانا ودكات بو قيامة بو دنيا بو چي بقرتو بو دنيا بوي قيامتي خوش بيت بقريتو بو دنيا بو عبادتي خوا باشان بمر بروا بو قيامتي خوي بلام تازر رشت بوي او كاتيك تو بي آگاي هزارها مروفي وكتو لناو قوركي دا هاواريتي بو قرانو بو دنيا كواتا بزانا اي او كسي كنيوج ناكيت اي او كسي كنيوجك التاخيرك يا هر نايكي هندي نيوج كانت ضل نيابة لدواي مردن نيوج نيا لدواي مردن لناو قوردا نيوج نيا إمامي يزيدي رقاشي رحمتي خواه لي ئامۆژگاری خۆی دەکرد و محاسبەی خۆی دەکرد دەیفەرموو وەیحەکە یا یەزید من ذا الذي يصلي عنك بعد الموت. ئەی یەزید کێ هەیە لە دوای مردنت نوێژت بۆ بکە؟ کێ هەیە لە دوای مردنت ڕۆژوت بۆ بگرێ؟ کێ هەیە لە دوای مردنت خوات بۆ ڕازی کات؟ نییە. خۆت ئەمڕۆ چاکە بکە، ئەمڕۆ چاکە بڵاوکەرەوە، ئەمڕۆ کردەوەی چاک ئەنجام بدە، چونکە لە دوای مردن نوێژ نییە. چونکە تۆ نوێژ ناکەی هاوشێوەی تۆ لە ناو گۆڕەکاندا زۆر و هاوەر و شیوەن و واوەی لایەنە بگەڕێنە بۆ ژیانی دنیا بۆ نوێژ و عیبادەت، کەواتە بە خۆتا بچۆرەوە. ئەو کەسێک کە نوێژ ناکەی وازت لە نوێژ هێناوە بە تەواوەتی یا هەندێک لە نوێژەکانت دەفەوتێنی، چونکە ئێستا ئەو خەڵکە زۆری پرسیاری لێ بکە سوێن بەخوا دەڵی نوێژی بیانی هەر ناکەم، بە ژن و بە پیاوەوە لە بن نوێژی بیانی ناکات. واللهی خۆم هەزارەها جار نەک سەدەها هەزارەها جار پرسیارم لە خەڵک کردووە سوێن بەخوا لە 100 نەفەران نەفەرێ نەیتۆ نوێژ بیانی یەکەم هەمووڕێ نایکەم بەخوا ئەیکەم و نایکەم و ئەفەوتێ و تەواو. بەڵام ئاگادار بە ئەی نوێژ نەکرد. ئیبلیس ڕەفزی کرد، ئامادە نەبوو سەژدەی ڕێز و حرمەت بۆ ئادەم پێغەمبەر بەرێ سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە لە ڕەحمی خۆی بێبەشی کرد، نەفرەتی لێکرد تا ڕۆژی قیامەت و لە ڕۆژی قیامەتش بۆ ناو جەهەنەم. ڕەفزی کرد ئامادە نەبوو سەژدە بۆ ئادەم بەرێ، چونکە فەرمانی خوای لەسەر بوو سەژدەی ڕێز و حرمەت. بەڵام تۆ ڕەفزی دەکەی سەژدە بۆ خوای ئادەم بەری، تۆ ڕەفزی ئەکەی سەژدە بۆ خوای ئادەمیش بەریت، سەلامی خوای لەسەر بێت. کەواتە نەفسی خۆت لە بەهشت مەحروم مەکە، هەروەکو چۆن ئیبلیس مەحرومی کرد. بزانە ئێوە کەسێک کە نوێژ ناکەی بزانە نوێژکردن لیقایە، مناجاتە، گفتوگۆیە لەگەڵ خوادا، گەیشتنە بە خزمەتی خوای گەورە، تۆ لیقات لەگەڵ خوادا بینین لەگەڵ خوادا، خوای گەورە تۆ دەبینێ.
بۆیە بۆچی پێت ناخۆشە لەگەڵ خوادا لیقا و بینینت هەبێ؟ وا نەزانی کاتێک کە تۆ نوێژ ناکەیت یا نوێژت دەفەوتێنی وا نەزانی ئەمە بە ڕەغبەتی خۆتە، ئەمە بە ڕەغبەتی خۆتە کە نوێژ ناکەی، وا نەزانی بە ڕەغبەتی خۆتە کە لیقات بچڕاندووە لەگەڵ خوادا. ڕاستیەکی بە ئازار هەیە، ئەویش ئەوەیە خوای گەورە پێی خۆش نییە لیقای لەگەڵ تۆدا هەبێ، بۆیە تۆ ئاوای. خوای گەورە پێی خۆش نییە بینینی لەگەڵ تۆدا هەبێت، ئەوە ئاسەفەکەیە، ئەوە داخەکەیە. ئەگەر تۆ پێت خۆش بێ خوای گەورە لیقا و بینینی لەگەڵ تۆدا هەبێ، خوای گەورەش پێی خۆشە. مادەم تۆ پێت خۆش نییە و ئامادەنی نوێژ بکەی، چونکە ئەگەر پێت خۆشە بۆ سەجدەی بۆ نابەی. دڵنیا بە خوای گەورەش پێی خۆش نییە تۆ ببینێت کە ئەشبینێ و لێژی بەزەر نابی، واتە بینینی خۆشەویستی. خوای گەورە حەز ناکە لەگەڵ تۆدا گفتوگۆ بکە، تۆش گفتوگۆی لەگەڵا بکەی، چونکە تۆ شایستەی ئەوەنی، چونکە خوات لەبیر چووە. وأقیم الصلاة لذکری. خوای گەورە فەرمووی ئەی موسا سەلامی خوای لەسەر بێ، نوێژ بکە بۆی منت لەبیر بێ، بەڵام تۆ خوات لەبیر چووە. خوات لەبیر چووە کەواتە ئازایەتی خۆت نییە. ئەوە خوای گەورە بەهۆی گوناهە و تاوانەکانتەوە نایەوێت تۆ ببینێت، لیقات لەگەڵا بکە، لیقای خۆشەویستی، بینینی خۆشەویستی. ئەگینا هیچ شتێکی تۆ، هیچ جەریمە و تاوانێکی تۆ لەخوا غافڵ نابێ، بەڵام خوای گەورە پێی خۆش نییە تۆ ببینێ بە خۆشەویستی. بۆیە بگەڕێرەوە بۆ لای خوا، ئەو کاتە خوای گەورەش پێی خۆشە لیقا و بینین لەگەڵ تۆدا هەبێت. بەڵام هەتا تۆ پێت خۆش نەبێ، خۆش پێی خۆش نییە. من أحب لقاء الله أحب الله لقاءه ومن كره لقاء الله كره الله لقاءه. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێ پێی خۆش بێ بگا بە خزمەتی خوا، خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی. هەر کەسێکیش پێی خۆش نەبێ، خۆش پێی خۆش نییە. تەواو. کەواتە ئەوە ئەسەفەکەیە، ئەوە داخ و خەم و خەفەت و پەژارەکەیە. خوای گەورە پێی خۆش نییە لیقای لەگەڵ تۆدا هەبێت. تۆ ئەمەت پێی خۆشە؟ ئەو کەسێک کە نوێژ ناکەی بۆ ناگەڕێتەوە لای خوای گەورە. گەورەترین مصیبەت ئەوەیە ئینسان زیندوو بێ بەڵام ترسی خوا لە دڵیدا مردوو بێ. زیندووە بەڵام ترسی خوا لە دڵیدا مردوو نییە. ئەوە مصیبەتی گەورەیە. مردن مصیبەت نییە، هەمومان دەیبینین. مصیبەت ئەوەی ئینسان بە شەرمەزاری و ڕوڕەشی بگەڕێتەوە بە لای خوای گەورە. ئەو کەسێک کە نوێژ ناکەی یاخود هەندێک لە نوێژەکانت دەفەوتێنی، ئەو کەسێک کە نوێژی بەیانی ناکەی جگە لە ڕۆمەزان، ئەو کەسەی کە نوێژەکانت دەفەوتێنی بەهۆی عیبادەت، نا بەهۆی کەسابەت. چونکە ئینسانی ئیمان زەعیف دەڵێت کاکە خوای گەورە فەرمێتی عیبادەت نەیتۆ کەسابەت و عیبادەت و کەسابەتە، فەرمێتی کەسابەت و عیبادەت. سوێن بەخوا قسەکە سەد دولار بەڕێز ئەندرۆیە. ئەڵێ کاکە مش عیبادەتە، نوێژیش دەکە احتیادیە، چونکە مش عیبادەتە بەڵام بۆ مەرجەی لە خوا بترسی بە حەڵاڵی پەیدایکەی. عیبادەت نییە نوێژەکانی بۆ فەوتێنی. بەڵێ لەبەر خاتری کەسابەت، لەبەر خاتری خەو، لەبەر خاتری وەزیفە، لەبەر خاتری کۆمەڵێ شت، ئێستا هەزارها کەسێ لەبەر خاتری ئەوەی تۆزێ بەنزینی دەستکەوێ لەبەر 10,000-15,000 نوێژەکەی جومعەی فەوتانوە. ئەوە بەتەمای بچی بۆ بەهەشت و فیردەوس زۆر سەهووی، زۆر بە هەڵەدا چوویتە. ئەوە نە دنیا پەرستبی، گوێت لە جومعە و جەماعەت نەبێ لەبەر خاتی دنیا، دڵنیا بە خوای گەورەش پێی خۆش نییە تۆ ببینێت بە خۆشەویستیەوە. بۆیە ئەو کەسێک کە نوێژ ناکەی پەروەردگارت لە ڕێی ئەو بانگدەرانەوە کە بانگە دەن 5 جار لە شەو ڕۆژێکا بانگت دەکات بۆ نوێژکردن، بەڵام تۆ دەڵێی خوایە گیان من نایەم، خوایە گیان من فەرمانی تۆ جێبەجێ ناکەم، با بەدەم نەڵێی، بەکردەوە دەیڵێی. بانگت دەکرێت نوێژ بکە نایکی. کەواتە ئاگادار بە ئایا پرسیار لە تۆی نوێژ نەکەر دەکەم، ئیتر نوێژی کامل ناکەی یا هەندێکی دەفەوتێنی. باشە نوێژکردن ئاسانترە یا خواردنەوەی کێم و زۆخاو لە ناو دۆزەخدا؟ نوێژکردن ئاسانترە یا عەزابی خوا؟
نوێژکردن ئاسانترە یا ئەوەی کە تۆ پەنا بەخوای گەورە ئاوێکت پێ بدرێ وەکو ڕۆنی قرچاو کە دەکوڵێ پەنا بەخوا وەکو مسێکی تواوە وەکو قڕقۆشمێکی تواوە ئەوەندە گەرم بێ و لە کوڵ چوو بێتەوە ئەمە بخۆی ئاسانتر و سوکترە یا نوێژەکانە دەکاتی خۆی دابکی کامیان هەڵبژێری ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين لروجي قيامتها بأهل دوزخ دوتري أوانيك للسقر دان أزاني إخوة يقولوا شي دفرمي وما أدراك ما سقر لا تبقي ولا تذر لواحة للبشر سقر أزاني شونا إخوة يقولوا دفرمي كليت أداء وآقري سقر نقوش تميني ندمار أميني نبيس تميني هم يسوتيني گۆشت و پێست و دەمار هەمووی ڕەسووتێنێ لەواحەة للبەشەر دەم و چاوت هەمووی ڕەشەکە ئەی سووتێنێ پەنا بەخوای گەورە دەی ئەو کەسەی نوێژ نەکات لە سەقەردایە ئایا چوونە سەقەر ئاسانتر و قورسترە یاخود ئەوەی کە نوێژەکانت بکەی بۆ خۆت هەڵی بژێرە سەقەرتەوێ یا بەهەشتەوێ ڕەزامەندی خواتەوێ یا ئاگر و کێم و جەراحەت و زۆخاو دەوێ بیخۆیتەوە بۆیە ئەمە ئاسانترە ئەمڕۆ بگەڕێتەوە بۆ لای خوا نوێژ و عیبادەت بکەی زۆر لەوە ئاسانترە بەیانی ناو ئاگری دۆزەخا سزا بدرێی گۆشتت بسووتێ پێستت بسووتێ دەمارت بسووتێ کامیان خۆشترە ڕەزامەندی خوا یا تۆڕەی خوا تۆ بڵێ هەر خوا بەڕەحمە خوا بەڕەحمە بەرامبەر بە کەسێ شایستەی ڕەحمی خوا بێ شایستەی بەهەشت بێ لەژێر فەرمانی خوادا بوو بێ نەک کەسێک گەگوێی بە هیچ شتێک نییە و نوێژەکانی دەفەوتێنی هەر گوێشی پێی نییە ئایا ئەمە ئاسانترە یاخود نوێژەکانت بفەوتێنی ڕوودەکەمە تۆی نوێژ نەکەر ڕوودەکەمە تۆی کە نوێژی بەیانی ناکەی ئایا نوێژکردن ئاسانترە یا ئەمەی کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەناو دۆزەخدا خوای گەورە گریان دەنێرێ بۆ سەر ئەهلی دۆزەخ گریانیان دەکات وەکو سزایەکە ئەمە یەکێکە لە سزاکان ئەهلی دۆزەخ ئەگرین هەموویان دەگرین هەتا پێغەمبەری خوا فەرمێ ساسم دەنگی گورگ چۆنە گورگ ئاوا هەموویان لوورەیان دێ پەنا بە خوای گەورە ئەهلی دۆزەخ خوای گەورە گریان دەنێرێ بۆ سەر ئەهلی دۆزەخ هەموویان دەگرین ئەمەندە دەگرین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم فرمێسکی چاویان تەواو بێ ئەمەندە ئەگرین ئەمجا کە فرمێسکەکە تەواو بوو ئەمجا خوێن دێتە خوارەوە خوێن بە چاویانە دێتە خوارەوە ئەمجا دەم و چاویان زۆر گەورەی بەبێ حەدیث پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم کافری وا هەیە بەس دگانی بەقەت کێوی ئوحود دەبێ ئەبێ سەری چەندێ گەورە بێ بۆی سزاکەی گەورەتر بچێژێ خوا لاشانی بە گەورە دروست کردووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم ئینسانی وا هەیە ناو دۆزەخە ئەوەندە دەگری ئەمانەی هەمووی چاڵە بێ والله ئەوەندە خوێن و ئاو و فرمێسکی پێ ئەڕوا ئەگەر کەشتی بەناو ئەو چاڵەدا بڕوا دەڕوات ئەمە ئاسانترە یاخود نوێژەکانە کاتی خۆیدا بکەی بێگومانەوە قورس و گرانە ئەبێ لەناو ئاگردا عەزاب بچێژی إنا أعتدنا للظالمين نارا أحاط بهم سرادقها أزاني دۆزەخ چۆنە لە قورئانە باس کراوە جمعان دەیخوێنی زۆرتان أحاط بهم سرادقها بڕۆیتێ ناو خێمەیەکەوە دەرگاکەشی داخەی ئاگرێکی تێبەردەی بە هەر چوارلاتە ئاگرە سەرەوەش ئاگرە خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کە لە دۆزەخدان سەریان ژێریان ڕاستیان چەپیان پێشیان دوایان هەمووی ئاگرە ئەمە ئاسانترە یان نوێژەکانت لە کاتی خۆیدا بکەی و نەیفەوتێنی بۆیە ئەمڕۆ بە خۆتا بچۆرە و نوێژەکانت مەفەوتێنە خوا لە خۆت تووڕەمەکە بەیانی دەڕۆیتە سەقەرەوە پیاوێک دەڵێ مرورە ئەڵێ ڕووداوێک ڕوویدا قەدەری خوا ڕۆشتم گەنجێک لە سەرەمەرگا بوو لە سەرەمەرگا بوو ئەڵێ ئەموت بڵێ لا إله إلا الله ئەیوت ئەنا فی سەقەر من لە سەقەردام هەتا ڕۆحی دەرچوو هەر دەوێت لە سەقەردام
ئەڵێ نەمەزانی سەقەر چییە؟ پرسیارم وتیان سەقەر، وتم سەقەر چی؟ وتیان وەڵا سەقەر دۆزەخە. پرسیارم لە کەس و کاری، وتیان وەڵا قەت لە ژیانێ نوێژی نەکردووە. ئەنا فی سەقەر، من لە سەقەردام، ئەو سەقەری کە گۆشت و پێست و دەمار هەمووی دەسووتێنێ. بەرگی تووڕەیی خوا دەگری، دەبگەڕێرەوە لای خوا، نوێژەکانت مەفوتێنە. مۆبایلەکەت 6-7 مەتر لە خۆت و دوور خەرەوە بۆی خەبەرت بێتەوە، بۆی خوا لێ تووڕە نەبێ، بۆی لیقا و بینین لەگەڵ خوادا هەبێ، خوات خۆشەوێ بیسەلمێنە. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، لەسەر نوێژ و ڕۆژ و عیبادەت بمانژێنی، بمامرێنی یا ڕەب العالەمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أيو كسيك نيجناكي رحم بنفسي خود بك، نفسي خود بعذاب خواهي بهلاك مدى. والله سوين بخواهي قوله يكم روجي ناو قورت كأرويت ناو قورة كتوا، يا يكم شوي ناو قورت ريزو قدري أو عبادة نيوجانة دزانيك لدس درجو. والله بس هذا قرانا ونما يكم شوي ناو قورت بير نتشي روجي يقدر ناو قورة كده بجد هيلا كسكارت بجد هيلا. يكم شو يكم روجي ناو قور غريبية بوتو، اگر او روجت باش بو حتا قيامت هم روجه كانت باش، اگر او روجت خراب بو او شوت خراب بو حتا قيامت وقيامتش بهمان شوهر خراب. كوترحم بنفسي خود بك. سفرت هيا بيش نوجي بياني خبرت ابيتو بلان بو نوجك ناتواني چونك خوات لبير شوا، بۆ ناتوانانی چونکە ترسی خوا لە دڵت هەڵکەندراوە، بۆ ناتوانانی چونکە گوێت لە قەبر و قیامەت نییە، بۆ ناتوانانی ئیمانە زەعیفە، بۆ ناتوانانی خوا ناناسیت. ئەینا چۆن ناتوانانی نوێژەکانت بکەیت؟ چۆن ئینسانی ئیماندار نوێژی دەفەوتێ؟ ئیمامی تاووس ڕەحمەتی خوا لێ بچوو بەلای برادەرێکی ئیمامێکی گەورەی تابعینە، پارشێ و خەوتە بوو. دایکی وتی خەوتووە، وتی سوبحان الله، تا ئێستا نەمزانی مسلمان چۆن پارشێوە خەوێ، مسلمان چۆن پارشێوە خەوێ، خەریکی عیبادەت نابێ. ئیمامی تاووس گیان مسلمانی ئەمڕۆ نوێژ بەیانیش ناکە، پارشێوی چی و شەو نوێژی چی و عیبادەتی چی. بۆ یەکەم شەو ڕۆژی ناو گۆڕەکەت قەدر و حرمەت و ڕێزی ئەو عیبادەتانە دەزانی کە فەوتانت، بەس تازە قیمەتی نەما، بابیش زانیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلای گۆڕێکا تێپەڕی، فەرمووی خاوەنی ئەم گۆڕە دوو ڕکات نوێژ بەلایەوە لە هەموو دنیای ئێوە خۆشەویسترە. ئێستا خاوەنی ئەم گۆڕە تازە مردبوو، قەبرەکەی تازە بوو، فەرمووی دوو ڕکات نوێژ بەلای ئەمەوە لە هەموو دنیا خۆشەویسترە. کە تۆش مردی، دوو ڕکات نوێژ لە هەموو دنیای خەڵکی خۆشەویسترە بەلاتەوە، بەڵام ئەگەر نەتکردبوو باجەکەی ئەدەی، ئەگەر کردش بێت دڵخۆشەبی بە ئیزنی خوا ناو گۆڕەکەتدا. ئەو کەسەی کە نوێژ ناکەی نوێژەکانت دەفەوتێنی، ئایا پێت خۆشە لەگەڵ ئەمانەدا حەشرکری؟ پێت خۆشە؟ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێ نوێژەکانی بە جوانی بکە، خوا وعدی پێداوە بیخاتە باشتر، بیخاتە ناو بەهەشتەوە. ئەوەشی نوێژەکانی نەکات، چونکە نافەرمی هەر نەیکە، ئەفەرمی پارێزگاری لێ نەکا، واتە هەندێکی بفەوتێنێ. ومن لم يحافظ عليها، ئەوەی پارێزگاری لێ نەکات واتە هەندێکی بفەوتێنێ، ئەی نوێژی باری ناکەی گوێ بگرە. هەر کەسێک پارێزگاری لە نوێژەکانی نەکە، هەر پێنجەکەی بیان فەوتێنێ، کەم یا زۆر، لە ڕۆژی قیامەتە نە نووری هەیە، نە بەڵگەی پێ خۆی ڕزگارکە، نە نەجاتبوون و ڕزگاربوونیشی هەیە. ڕزگاربوونت نییە، ڕووناکی و نورت پێوە نییە، بە هیچ شوێنێکی لاشەتەوە، نەجاتبوونیشت نییە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم و لە ڕۆژی قیامەتە لەگەڵ کیا حەشرەکرێی؟ لەگەڵ قارون کە خوا بەناو زەویە بردێ خوارەوە، لەگەڵ فیرعەونە کە ئەیوت من خوام، پەنا بەخوای گەورە، لەگەڵ هامانە کە وەزیری فیرعەون بوو، لەگەڵەوە حەشرەکرێی، لەگەڵ ئوبەی کوڕی خەڵەف کە یەکێکە لە سەرکردە کافرە گەورەکان، سەرکردە گەورەکانی کافرەکان. خوا لە قیامەت لەگەڵ ئەمانە حەشرت ئەکا. پێت خۆشە؟ والله ئەگەر نوێژ
ڕاتبێک و مانگانەیەک و موچەیەکی هەبوایە هەموو خەڵکی نوێژی دەکرد. دەی هەڵیگرە پاداشتەکەی لە قیامەت زۆر لە ڕاتبەکە و لە موچەکە گەورەترە. واللهی لە کۆتاییدا دەڵێم ئەگەر هەروەکو چۆن سوورین گورج و گۆڵین لەسەر ئەوەی کە مۆبایلەکانمان ئەم مۆبایلانەمان شەحنەکەی دابەزێت چەندێ گورج و گۆڵین بۆی پڕیکەینەوە لە شەحن، چەندێ خەمی ئەو شەحنەمانە، چەندێ خەمی ئەو خەتەمانە، ئەوەندە خەمی نێژەکانمان بۆیە دەچوونە بەهەشتە. بەقەت شەحنی مۆبایلەکانمان خەمی قیامەتمان نییە. سوێن بەخوا زۆر بەمان. وی کێ پێی خۆشە لەگەڵ ئەم مجریمانەدا لەگەڵ ئەم کافر و بێدینانەدا حەشر کرێت با پارێزگاری لە نوێژەکانی نەکا. هەر کەسێکیش پێی خۆشە لەم دوژمنانەی خوا بە دوور بێ با نوێژەکانی پارێزگاری لێ بکات. بۆیە ئاگاتان لە خۆت بێ خوای خۆش شاید بەڕام گەیاند. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوش كان من بدأي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدوا خوايا جان أواني من ضال يعني من ضالي صالح وتشاكيان بي بخشي أواني نخوش خوايا شفاي بدأي أواني قرزاريان بودا بركي أواني كيشو مشكلونا راحتيان يا خوايا لسريان لا بريد أواني إيمانيان ضعيف إيمانيا لا واز خوايا بهزي كي خوايا إمش آخر خير كي لسر نيوج ورجو عبادة من مريني لروجي قيامتها لقل بيغمران وشهيدان وبيوشاكان حشر مان كي خوايا لدقل دجمناني خوتا حشر مان نكي آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.